بینەرانی عزیز لە ئەرکوێکن سڵاوی ئەمەتان لەبێ ئەم کاتتان باش ئێواری سلێمانیتان پێشکەشەکان بۆ ئەمڕۆ خات و شوێنە ئیبراهیم دیزاینەر لە لای ئێمە میوانە کەسە و باسەکەی لەسەر تازەترین مۆدلەکانی جانتا و جلوبەرێک بۆ ساڵی 2022 خات و شوێنێ بەخێربێ. زۆر سپاس تۆش گیانەکەم میوانداریتانەکەم. زۆر سپاس گیانەکەم. خات و شوێنێ پێم خۆشە بزانم دەستپێکی ئەم کارە جوانانەی تۆ بۆکەی ئەگەڕێتەوە. بەڵێ دەستپێکی ئیشەکەی من گەڕێتەوە بۆ 2017 واتە 4 ساڵ پێش ئێستا دەستم پێی کردووە. لە سەرەتاوە دەستم کردو بە کاری چنین لە چنینەوە دەستم پێی کردو وردە وردە تا ئێرە ستێپ بای ستێپ هێناوە. سەرەتا چیت ئەچنی؟ بەڵێ سەرەتا هەموو جۆرەکانی چنینم تاقیە کردەوە لە کڵاو لە ملپێج لە بواری جلوبەرگە لە بواری جانتایە تاوکو بزانم زیاتر لە چیا باشم. بەڵام دواتر ئیشەکانی خۆم وردە وردە وا لێ کرد کە یەک شت بکەم ئەویش جانتام هەڵبژارد لە ناویانە. باش چۆن بوو ئەو بە حکومەوەی کە تەمەنێکی مناڵە بێ 4-5 ساڵ پێش ئێستش تەمەنە مناڵتر بووە ئەم چنینانە لە دەورات و شت فێر بوو یاخود فێرکراوی دایکت ئەوان لە فێریان کردووی چۆن بۆ چۆن فێر بوویت؟ چنین هەر خولەیەکی مناڵیم بووە لە مناڵیەوە دایکم فێری کردووم. شتی زۆر باشی بەڵام دواتر کە ویستم لە مەکتب دەرچوم و چوومە زانکۆ زیاتر ئەوە نەبوو کات باوی یوتیوب بوو تازە خەڵک پێی ئاشنا بوو منیش زیاتر پەرەم پێیان لە ڕێگەی یوتیوبەوە زۆر باش سەی ڤیدۆمە کرد شتم تاقیە کردەوە لەسەری بۆ من ئاسانتر بوو چکە لە مناڵی و ئەمزانی دواتر هەموو فکرەکانم لە یوتیوب وەرەگرت و ئیشەکەم دروستە کردەوە. زۆر باش باس لەو کە قوتابی زانکۆ بوویت توێسە تەخەڕوجت کردو ئەو بەشی تەواوت کردووە هیچ لەگەڵ ئەم ئیشانی خۆتایەکەگرنەوە؟ بەڵێ من بەشی ژمێریاری تەواو کردووە لە زانکۆی سلێمانی 2019 تەخەڕوجم کرد. تا ڕادێکی باش یەکەگرێتەوە لە برۆ لە بواری بەڕێوەبردننی ئیش و حساباتی خۆماتوانم سوودی لێ وەربگرم چونکە ئیشەکەی من ئەچێتە قەڵبی بزنسەوە و ژمێریاریش زۆر پەیوەندی هەیە بە بواری بزنسەوە. چۆن بوو بەشێکە دڵنەبژار لە حەزی خۆتەوە نزیک بە یاخۆتەوە ژەر حەزێکی تردا بەشی ژمێریاری؟ بەشی ژمێریاری تەبان خۆت زین لە کوردستان شتەکان زیاتر بەپی خوا سویستی تۆ نابن بەشێکی باشە ژمێریاری بەڵام ئیتر بەپی قەدەری خۆمیان لەو بەشە ناوماتەوە. بەڵام لە کوردستان بەشێکی وهانیە تایبەت بە بواری هونەری ئیشی دەستی چنین تاوکو بتوانی بە تایبەتی بۆی بخوێنی بەڵام خۆشبەختانە ئەتوانین خۆشمان لە ڕێگەی یوتیوب بێیان لە هەر کەسێکەوە بێ پەری پێبین. زۆر باشە کی یارمەتی دەرت بوو شوێنێ کی یارمەتی دەرتە لەم کارانە لە دەستپێکی کارەکانە بە حکومی ئەوەی کە مەسەن تۆ کە سەرتا دەست ئەەکەی بە کارێک کۆمەڵک کەرەستت ئەوێ شت ئەوێ بۆ نمونە پیج دەوێ ئەنی کۆمەڵی ئیششت ئەویانی پێویست بە هاوکاری چواردەورەکەتە ئینسانی ژەر بە هاوکاری چواردەور جوانە بەیەکەوە ئیشە بکەن زیاتر جوانتر دەرەکەوە کی یارمەتی دەرت بوو تۆ لە بەدیێنانی ئەم خەونەت لە پێگەیاندنی ئەم ئیشت بە ئێستا؟ بەڵێ من ئیشەکەم لە سەرەتاو کە دەستم پێی کرد بە تەنها کردومە بە هەنگاو بە هەنگاو ساڵ بە ساڵ هەوڵم ماوە شتێک بکەم کە لە ساڵی پێشووتر نەچێ بۆی ئیشەکە گەشە بکات بەڵام وەکو یارمەتی خێزانەکەم زۆر یارمەتی دەرمن هاوڕەکانم زۆر یارمەتی دەرم بوون ئەگەر بۆ من لە ڕووی مادیشەوە نەبێ هاوڕەکانم لە ڕووی معنەوی زۆر یارمەتیان ناوم خێزانەکەم بە هەمان شێوە لە ڕووی مادی و لە ڕووی معنەوە زۆر یارمەتی دەرم بوون بەڵێ ینی هەمیشە پاڵپشت و سەپۆرتێکی زۆر گرنگ بوون بۆ هەموو ئەو ئیشانەی کردومە بەنسبەت بزنسەکەمەوە. بەڵام بۆ ئێستا پێشتر کە بوتم بەتەنها ئیشم کردووە بەڵام بۆ ئێستا لە 4 ساڵی ئیشەکەمە لەبەرەوە ئیشەکەم تا ڕادێکی باش گەشەی کرد ئێستا چەند خاتونێکی دەستڕەنگینی تریش لەگەڵما بەشدارن. زۆر باشە و دوای ئەوە باسیەکەین بۆ کە باسی دیزاینی جلوبەرگی شەکەی تۆ باش پاش ئەوە باسیەکەین بەس پێم خۆشە سەرەتا باسێکی ئەم جانتایانم بۆ بکەی کوالیتی ئەم جانتایانە تا چۆن ئەمێنێتەوە بە حکومی ئەوە یاخود ئەو بەرهەمانی کە تۆ لە بەکارهێنانی ئەم جانتایانە بەکاری ئێنی تا چەند کوالیتیان بەرزدایم هەمیشە گلەی ئەوە ئەکرێ بۆ نمونە ئەو ئیشانەی کە لای خۆمان دروست ئەکرێت ئەمە بۆ ئەوە نییە بۆ نمونە من ئیشی یەکێکی تێر بشکێنم یاخود ئیشی خۆمان کوردی خۆمان بشکێنم بەڵام هەمیشە ئەڵەن مانەوەی کەمە
کوالیتیکی باش نییە لای تۆ کوالیتی ئەم ئیشانەی تۆ تا چەند لێ ڕازیت و ئەمەوادانی کە بەکاری ئەهێنی چییە ئەگەر پێت خۆش بێت ئەومان باس بکەیوە مانەوەی ئیشەکانی تۆ تا چەندێکە تا چەند بۆنە منە ئەم جانتای ئەمێنێتەوە ئەگەر پارێزگارێکی باشی لێ بکرێت. بەڵێ ئیشەکەی من لەبەرەوەی هەموو پێکاتەکەی کە دروست دەکرێت چنینە هیچ کارێکی مەکینێتیا بەکارنایەنرێ بۆی زۆر گرنگە بە وردی و بە جوانی چنینەکە بکەیت تاوەکو زوو تێک نەچێت. طبعاً ئەو مادانی بەکارێنم هەمیشە وڵێن باشترین بێت تاوەکو کاتێک کە تۆ دیزاینە جوانی پێ دروستەکەی بتوانێت بمێنێتەوە لای ئەو کەسێک کە پێشکەشێکی بەنسبەت مانەوەی جانتاکە ئەگەر بە باشی بەکاری بێنیت و پارێزگاری لێ بکەی ئەکید زیاتر لە 3 ساڵ بۆ 5 ساڵیش ئەمێنێتەوە هیچ مشکلێکی لەگەڵا دروست نابێت. تەنها کێشەی ئەوەیە هەڵنەوەشێت یانیش بۆ نەپیز نەبێ ئەگەر پیز ببێت تۆ توانی بە ئاسانی بیشوی چونکە مادەکەی پێکاتوە لە قوماش یعنی زیاتر ئەو مادانیتیا بەکاری قوماشن بۆ بە ئاسانی تۆ توانی بیشوی تو هیچ مشکلێکیش لەگەڵا دروست نەبێت. زۆر باشار بەدەست ئەشۆری ئەم ئەتوانی بەدەستیش بیشوی غەسالش بە غەسالی عادێتوانی تاقیب بکەیتەوە بیشویت بۆ هیچ مشکلێکی نابێت خۆم تاقیم کردەوە و گەورە نابێنەکەی قیاسەکەی بگرا تۆزێک بچووکە بێتەوە چونکە قوماش عادەتی وایە جارێ ئەمە قوماشەکەشی ماوەدی فانی لێ بە کوردی خۆمان بێ کاتێکیشوی کەمێک ئەچێتەوە یەک بەڵام دواتر شقڵەکەی خۆی وەرەگرێتەوە هیچ کێشەیەکی زۆر باشە. دەستت خۆش بە ئیشەکانت زۆر جوانە وای بەردەوامیت بۆ خوازم. شوێنێ بە حکومیەوەی تۆ کچێکی گەنجیت و زانکۆشت تاو کردوە بزان بێجگە لەم کارێت ئەگەر هەڵەنەم کاری دیکە نییە لە ئێستا بە حکومیەوەی کە تەخەڕۆجی شت کردو چەند ساڵەکە تا چەند گرنگە ئافرەتان خاوەنی کاری سەربەخۆی خۆیان بن و ئەو قوتابیانی کە ساڵانە تەخەڕۆج ئەکەن یەکسەر داوای بۆ نە دامەزراندن ئەکەن. ئێستا تۆ بێجگە لەو کاری خۆت کە تەخەڕۆجت تیا کردووە ئەو قۆناغی خۆت کە تەخەڕۆجت تیا کردو هیچ پەیوەندێکی بەسەر ئەم ئیشی خۆتەوە نییە بەڵام زۆر تیاشە سەرکەوتوبی. تۆ ڕێنمایی چییە بۆ ئەو کەسانەی کە بۆ نمونە یەکسەر کە تەخەڕۆجەکان حەزەکەن دامەزرێن لە هەمان کاتە کاری سەربەخۆ چۆن ئەبینی بۆ ئافرەتان بەتایبەت؟ بەڵێ کاری سەربەخۆ شتێکی زۆر باشە گەر هەر کەسێک بێ ئەنی پێ بێ یاخدا بێت بێ گرنگی پێبات چونکە تۆ توانیت هەرچێکت بوێ هەر شتێک کە تۆ بەلاتەوە باش بێت تیا بکەیت و بەرەو پێشی بەری تەبعاان ئەگەر تۆ هەر بەشێک تەواوکی لە زانکۆمەرجی لە هەمان بوارە بخوێنیتەوە من لە پاڵ ئەم ئیشە ینی ئیشی ژمێراریشم کردو بەڵام دوجار گەیشتم بەوەی کە من بۆ ئەوە گونجێک کە ئیشی سەربەخۆی خۆم هەبێ دەیمەن ئەبێ ئەو کەسانی کە بەهرێکیان هەیە هەڵ بن و بەهرەی خۆیان بدۆزنەوە ئیشکردن لە بەهرەکەی خۆیانە زۆر باشترە لەوەی ئەگەر تۆ لە بوارێکی ترا ئیشکێکی هیچ پەیوەندیەکی بە حەز و خولیاکانی تۆ نیە چکە دوجار ناتوانانی تا کۆتایی بەردەوام بیت دەیمەن ئەگەری سەرکەوتن زیاترە لەو کەسانەیە کە پەرە بە بەهرەی خۆیان ئێن و ئیشەکەن لەو شوێنە و لەو لەگەڵ شتانی کە خۆیان حەزیان لێتی وەک لە کەسێک کە بۆ نمونە پەیوەندی بۆەوە نەبێت تەنها ئەوێت تەخەڕوجکە و دابمەزرێ بەداخەوە دوایش لەو کارە شار سەرکەوتو نابێت چون هەر مەبەستی ئەوێ دابمەزریانی هیچ بەرهەمێکی نییە بەداخەوە. شوێنێکیان لە ئێستا ئەبینین بۆ نمونە کۆمەڵێک گەنجی زۆر وەکو تۆ کە ئەم ئیشە ئەکەن و بە خۆشحاڵی ئەو دەستیان ناوەتە کاری دەستڕەنگینی و کاری دیزاین تۆ ڕێنمایی چییە بۆ ئەو کەسانە بۆ نمونە یەکسەر ئەیانەوێ مەسەن لە پڕا بزنسەکەیان گەورە بێ لە پڕا بناسرێن لە پڕا بۆ نمونە فۆڵۆی ئینستاگرامەکەیان بێ بە هەزارەها تۆ ڕێنمایی چییە بۆ ئەمانیانی تۆ ستێپ بە ستێپ ئەم کارانی کە ئێستا کردوتە هاتوتە بەردەمت پێم خۆشە بزانم چ ڕێنماییەکردێ بۆ ئەو کەسانی کە تازە دەست ئەکەن بەم ئیشانە؟ بەڵێ طبعاً کاتێک کە تۆ دەستەکەی بە ئیشێکە خاص من تایبەت حەزەکەم قسە بکەن لە بواری ئیشی دەستان بێت یان بەرهەمێ خۆت دروستی بکەیت سێشت زۆر مهمە لە ئیشەکەی توای هەبێ یەکەمینیان کوالەتیە بێ پێش هەموو شتێک بێ لای تۆ یعنی نەک لە سەرەتاوە کاتێک کە ئیشەکە دروست دەکەی بتەوێت یەکسەر بۆ نمونە ساغی بکەیتەوە یان بیفرۆشیت ڕاستەخۆ ئەمە دەست ناکەوێت من کاتێ دەستم کرد بە ئیشەکەم لە
لە 6 مانگ بۆ 1 ساڵیش ینی لە مدەی ئەوەنەیە من نەمتوانی هیچ پرۆدکتێکی خۆشم بفرۆشم بەڵام وردە ماوەیەکی زۆرە ینی تۆ تەحملێکی باشێتە بەوەی وایە هەرێسە دروستێکە ئاوێک سەر بفرۆش ئەوە زۆر بیرۆکێکی زۆر هەڵێ چکە کاتێک کە تۆ پێیج دانی هەموو کاتێک ئەگەر لە سەرەتایە بیت لە سەرەتای کارەکەبی ئەبێت لە 6 مانگ بۆ 1 ساڵ تۆ احتیاتی خۆ دابنی کە تۆ هیچ پرۆدکتێت ناتوانانی بفرۆشیت و ساقی بکەیتەوە بۆچی چونکە پێویستە بە متمانەیە دووەم خاڵ ئەوەی کە متمانە دروستکەی لێ خەڵک متمانە چۆن دروستە بێت کە تۆ ئەو بەرهەمە دروستەکەی و ڕسمی ئەگەیت و دایئنی لە پیجەکەت تەواوی ئەو وردەکاریانی تیا بێ کە تۆ لەو شتای دیزاینە کردووە جا لێرە دیزایانی جیاوازی ژێتە کایەوە خەڵک حەزی لە بەکارێنانی شتی جیاوازە حەزیان لە بینی نیشتی جیاوازە عادەتەن ئەو کەسانەی کە بەرهەمی جیاواز دروستەکەن بە دیزایانی خۆیان زیاتر ئەچنە پێشای و خەڵک و زیاتر بەرهەمەکانیان ئەچێتە ناو خەڵکە و زیاتریش وای لێکا ئیشەکە بەرەو پێش بڕوە ینی کوالیتی و متمانە و دیزایانی جیاواز هەمیشە من وتومە سێشتی سەرەکین کاکرێ ببێتە خاڵی بەهێزی بزنسەکەت ئاستەکەم هەرسێکیان لە ئیشەکانی تۆ ڕەنگیاوەتەوە خۆشببختانە وایە بەو جۆرێ زۆر باشە ئیشێکی زۆر باشەکەیت واتە هەر لە سەرەتاوە هەوڵ نەدرێک سەر هەڵپە بکەن بۆ ئەوەی کە کارەکانیان زوو بچێتە ناو خەڵکەوە ئەچێتە ناو خەڵکەوە بەڵام وردە بەڵێ دروستکردنی و سێشتە کاتێکی زۆریەوێت بەڵام کە کاتێک ئەو سێ تایبەتمەندی و لە براندەکەی خۆتا دانا دروست کرد ئەو کاتە تۆ توانی بە ئاسانی ئیشەکانت پێشکەشی خەڵک بکەیت و ئەو کاتیش کێشەیەکت نابێ و بزنسێکی سەرکەوتوت زۆر باشە وتت کارەکە ئەمانە هەمووی کاری دەستن باسەرێکی ئەم ژەنتایە بکەین وڵا ئەو پیرۆزەی بەردەمی خۆت ئەوەی کە هەر بەدەست خۆتەوە ئەو هێنت بۆ دووریوە لە ناوە کیفەکەی بڵێن بۆی پیس نەبێت و ئەوانە ئەوە شەر وەکو کاری دەست بۆ دووریەوە ئەوەش بەڵێ ئەمە شەر بە هەمان شێوە وەکو دوورین مەکینەشی تیا قوماشەکەی بە مەکینە دووریمە بەڵام کاتێک کە ئەتێ بیکەی بە جانتاکەەوە بێ بە دەست پێوەی بکەیت بۆ ئەوەی کە بە ئاسانی لێ نەبێتەوە جادەتەن جانتاکان زۆر پێویستەکە ناوەکەی با قوماش ڕووپۆش بکەیت چونکە لەبەرەوەی دوور بێ لە پیس بوون و تێکچوونی بەردەوام وایە تا چەند سوودی لە ئەکسسوارات وەرگرتۆ بۆ جانتاکانە چونکە هە بەشێکی گرنگی جانتاکە ئەکسسواراتە بۆ نمونەیسە چۆن ئەو بیرۆکێت ئەوان دەستکەکەی ئاوای ئەمایان دەستکەکەی مروواریە ئەمایان سیلڤەرە ئەمایان گۆڵدە بۆ نمونە تا چۆن ئاوە سوود لەو ئینانە وەرەگی بە پێی ڕەنگەکان ڕێکی ئەخەیت بڵێ تاوان من لە سەرەتای ئیشەکەم وەتاکو ئێستش دایمەن متابعایی بۆری ڕەنگەکەم ینی زۆر گرنگە زۆر گرنگە بزانیت چۆن ئەو ڕەنگانە تەنسیقەکەی لەگەڵ دیزایانی جانتاکە بۆ نمونە ئێستا ڕەنگێکی وەکو ئۆمۆرە ناتوانانی هەموو کات ڕەنگی گۆڵدی لەگەڵا بەکاربێنی چونکە کەمێک لە گونجای دروستەکە جوانترە ئەکرە سلڤەرەکە جوانتر بێ ئەم دەستکە مرواریە کە ئاوا مورەکانی پێوەیە هەنەجار هەیە فکرەکان لە یوتیوب بۆیان لە ئەپی پینترێستە وەرەگرم بۆ نمونە متابعەی کۆمەڵێک دیزاینەکەم شتێکی وهایان لەگەڵ تەنسیق کردووە من یم دروست یەکەم و بەڵام ڕێک دەقەودەقۆکو دروستی ناکەمەوە شتێکی تیاگۆڕم بەڵام ئەکرێ سوود لە دیزایانی شتی کەش ببینم بۆ ئەوانە زۆر باشە بزانم تازەترین مۆدیلی جانتا بۆ ئەم ساڵ چییە؟ یەکێک لەو دیزاینانی کە دروستم کردو بۆ ئەم ساڵ تابەتیش بۆ ئەم وەرزە ئەو دیزایانی جانتاخەنەیە بەڵێ زیاتر دیزاینەکە گرنگی ماوە بە نەخش و پاتێرنی چنینەکە وەک لە بوون لە ئەکسسواراتی زۆر و شتی زیاتر تێ بەکاربێنم عادەتەنەمە بڵێن پاییزە و زستانەیە ڕەنگەکە ئەگەر هەڵە نەبێت تقریباً بۆ پاییز و بۆ زستانی ژەبوومجێت چونکە ئێستا زیاتر خەڵک ئەتیمام زیاترەیە بە شتی سادە ئەزەکە شتەکان سادە بێت چکە عادەتەن جلی زستانش خۆی پارچەی زۆرە ئەگەر تۆقی لەگەڵ بکەی بە شتێکی سادە بەکاربێنی جلی زستانەش ڕەنگەکانیشی سادەیە بۆ هێنە جار تۆ پێویستەکە ئەو دیزایانی جانتایی کە بۆی ئەەکەی نەخشێکی پڕیتیا بەکاربێنیت و ڕەنگێکی جوان بێکە لەگەڵی تەنسیق باشە ئەی بۆ هاوین بزانین بۆ هاوین هیچ ئامادە کردوە بەس هەڵەن مۆرەکە پیرۆزەیەکە بۆ هاوین هەر جوانە ئەوانە بۆ هاوین ئەگونجێن بەڵام من شێوازی ئیشەکەم وایە لەگەڵ هاتنی هەموو وەرزێکە من کۆمەڵە دیزایانی جیاواز بۆ وەرزە دروستەکە کاتوانێت سوودی لێ ببێنرێ و ڕەنگەکانی ئەتوانێت بەخواستی خۆیان داوای بکەن دیزاینەکانی توانێت گەشتەیە شتێکیان بەدڵ نەبوو بیگۆڕن بۆیە بۆ جۆرە
گونجاندومە هیچ سوودت بۆ نمونە لە بیرۆکەی مشتریەکانت وەرگرتووە کە یەکێک بەسەنە وتبێتی ئەو ڕەنگە مۆتێکڵ کە لەگەڵ ئەو ڕەنگە یاخود ئەو دیزاینە لەگەڵانی هیچ بیرۆکەیەکت وەرگرتووە؟ بەڵێ بەڵێ زۆریش ینی جاری وە هەبووە یەکێک لە مشتریەکانم داوای ڕەنگێکی زۆر بوونە دیاری کردووە ڕەنگێکی زەقبێ بە کوردی خۆمان بەڵام دواتر سێرم کرد من خۆم تەقاوەوەم نەکردووە کە ئەو جوان دەرچێت وتومەنا جوان دەناچێتی زۆر حەزم لێتی بەڵام کە دواتر دروستم کردووە سێرم کردووە چەند کەسێکی کەش لە ڕێگەی ئەوە داوای ئەو ڕەنگاکەنەوە ینی شتێکی هەنەجار ئەوان داوای شتێکەکەن زیاتر دەنگانەوەی ئەبێت لەو دیزایانی کە خۆم کردومە بۆیە سوود لەوانیش ئەبێنم زۆر باشە قەت بۆ تەڵەبێک بکەیت و بەدڵیان نەبێت بۆ بەڵێ ئەوشم هەبووە ینی نەک جارێک چەند جارێکیش ئەو نەیوت لە چیا مەسەر لە چیا بەدڵی نەبووە بەستەوە ینی کاتێکیشەکەی بۆ دروستەکەم بەدڵی بەڵێ 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 شتی واژێتە پێشە چونکە هەموو کاتێک خەڵک شەکانی توی بەدڵ نابێ ئەکییت لە شوێنێکا کێشێکە ڕۆئەیە بەڵام دایمە نەهوڵماوە کە لە پای ئەوە تعویزێکی بۆ بکەمەوە یانیش بە جۆرێکی تر داوە شتێکی تری کردبێ بۆم دروست کرۆتەوە لە پای ئەوە زۆر نۆرمال بووە. زۆر باشە شوێنێکیان وەک گادارم تۆ دیزاینی جلوبەرگیش ئەەکەیت ئێستا بۆ من ئەم جلوبەرگەی کە لەبەری خۆتە کە ستایلێکی زۆر جوانە باوەڕ نەکرد کاتی وتت خۆم دووریمە زۆر جوانە چۆن بوو بیرۆکەی لە جانتاوە چوویت بۆ جلوبەرێک بەتەمای کە هەردوو ینی تەنسیکان لەگەڵا بکەیت و بیکەی بە براندێکی تایبەت بە خۆت بەڵێ بواری ئیشی جلوبەرگەکەم تقریبان بزنسێکی تازەیە لە 2021 تێکەڵی ئیشی جانتاکانم کرد چونکە هەستمە کرد جانتا لەگەڵ جلوبەرگ بەکارێن لێ زیاتر ئەچێتە ناو خەڵکەوە ینی ئەبێنرێت بۆیە بیرم لەوە کردەوە جلیشی لەگەڵ تێکەڵکەم بەڵام حەزم لە ئەکرجلەکان بوون لە شوێنێک بێنم لە بڕاندێکی دەرەوە بێنم چونکە لەبەرەوە خۆم سەلیقەم هەبوو لە دروستکردنی جلوبەرگەوەروە خەیاتیشم ئەزانی زۆر باشەوە پرسیارە لێ بکەم مەرجە دیزاینەر دوورمان بزانێ چونکە هەنێک کەس ئەناسمیان هەنێک کەس هەیە بەس دیزاینەکە ئەکا بەس هەستەکەم ئەگەر دوورمانەکە بزانێت زیاتر ڕۆحەکە بەبەر جلوبەرگەکە ینی ئەوەی کە خۆی ئێوێ ئەتوانێت دروستی بکە. خۆی مەرج نییە ئەگەر دیزاینەر بیت تۆ خاتیش بزانیت چونکە دوجار سەریقەی کەسەکە و دیزایانی ئەو دیزایانی کە دایانێت ڕۆڵێکی زۆر گرنگیە لە بەرهەمەکەیە بەڵام باشترە تۆ خاتی بزانی باشترە خۆت دروستی بکەیت چونکە خەڵک سیقە بە تۆ ئەەکەن کە خەڵکیش سیقەی بە تۆ کرد ئەو کاتا سیقە بوو پرۆدەکتەشەکە کە خۆت دروستی ئەەکەی ینی عادەتەن لە بڕاندا عالمیەکانی ژوایە ئەو پرۆدەکتی کە دیزاینەری بڕاندەکە خۆی دروستی ئەکا زۆر گرانتر و ینی بەهادارترە لەو پرۆدەکتی کە بۆ نمونە لە ناو معمەلەکانە بە شێوازێکی زۆر بەرەماتوە بۆی منیش چونکە خایەتەکە مەزانی حەزمەکە خۆم ئیشەکان دروست بکەم بهێنمە ئاستێکی زۆر باش ئەنجاوکو بتوانم کەسانی تر بێنمە ناو لەگەڵمان دروست باشە لەسەر چ جۆرە قماشێک زیاتر دیزاین ئەەکەی گرنگ نییە بەلاتەوە مەسەن قماشەکە هەرچیەک بێت گرنگەوەی کە تۆ توانانی ڕێکی بخەی لە گەڕانەکانە بڵێ وەکو قماش من کێشم لەگەڵ جۆری قماشەکانە نییە بەڵام زیاتر لە ڕووی ستایلینگەوە ستایلینگی جلوبەرگی مۆدەم بەلاوە پەسەندتر بوو چونکە جانتاکانی من ئەوانی کە تا ئێستا دروستم کردو زیاتر پەیوەندی هەبوو بۆەوە بۆی حەزم کرد زیاتر لەوەیە ئیش بکەم. باشە چ جۆرە ستایلێک زیاتر بەکارێنی بۆ نمونە فەرمیت یاخود کاژواڵە یاخود کلاسیکە چ جۆرە ئاچەند لە سەرای کارەکە یالاوانی زۆر جار خۆت یەکلایی نەکرد دەبێتەوە لەسەر ئیشەکە بەڵام حەزت بە چ جۆرە شێوازێکە لە دوورینی جل وەکو ستایلەکان ینی هەست ناکەم جیازی بکەم لە نێوان هیچ ستایلەکە حەزەکەم ینی لە هەموو بوارەکانە ستایلم هەبێ بەڵام زیاتر ستایلی کلاسیک و کاژۆڵەکە بەلامەوە پەسەندترە چونکە لە ئێستا سایلی کاژۆڵ بۆ ڕسمیش بەکارێت هیچ کێشەیەکی بەتێکەڵکردنی بەڵێستا زۆر گونجە زۆر لە 2020 ستایلی کاژۆڵ زۆر بەکارهات لەلانی هەموو خەڵکەوە بۆ شتێکی پەسەندە لای ئەوان بۆی منیش زیاتر حەزم لەو دووبارەیە زیاتر کلاسیک و کاژۆڵ بەتێکەڵکردنی بەس هیوادارم بەردەوام بیت زۆر جوانە ئیشەکانەتی وای سەرکەوتنە بۆ خوازم باک لە یەکە لێ بکەم ئەی جلی کوردی جلی کوردی تازەترین پلانی ئێمە ئینشاءالله بۆ بەهار ئەم ساڵ یەکەم ساڵمانە بێت کە دیزایانی جلی کوردی شەکەین بە دوو شێواز ئیشەکەین لەسەر تەڵەب ئیشەکەین کە خۆیان
بۆ نەقماش بن و بۆیان بدورین بۆ دیزایانی کە ئاەوە بە جۆرێکی کەش ئیشەکەین کۆمەڵی پرۆدەکتی ئامادەکراوە دروستەکەین و بە دیزایانی خۆمان بە هەمان شێوی جانتا و جلوبەرگەکانی ترمان پێشکەشی خەڵکیەکەین ئینشاءالله. باشە دەستان خۆش بێت. هەڵونەیە بۆ نمونە هەمیشە بۆ سەرجری کوردی ئەهەم جۆرێکی جانتای تایبەت بەکاریە بۆ نمونە بچکۆلانە یاخۆدا هەنێ ڕەنگوونی جوانی تیا لەگەڵ کۆمەڵەشتی تر بکونجێ بۆ هە لەگەڵ یەک قاجل نەکونجە لە بەرنامەتانە جانتای تایبەت بوون بە سەرجری کوردی ئامادە بکەیت کۆمەڵای مۆرکی کورداواری پێوە بێت. پێشتر زۆر داوای لێ کردوم کە دیزایانی جانتای سەرجلی کوردیش بکەم بەڵام من خۆم چونکە زۆر بەکارم لە ئەهێنا هەستم نەئەکرد کە پێویستیان بێ بەڵام کاتێکە ئەوان داوایان ئەکرد ئیتر وردە فکری ئەوم بۆ هات کە ئەوش دروستکەم ئیشەڵا ئەم ساڵ بەنیازین کاتێککە جلەکان بۆ نمونە سەڵتێکیان کەوایەک دیزاین ئەکەین جانتای تایبەت بە خۆشی لەگەڵا بە ئیشەڵا باشە بیرۆکێکی زۆر باشە. باسی ئەوت کرد پێشتر وتت لەگەڵ کۆمەڵک خاتوونە بەسێکی ئەومە بکە بزانم بەتەمای ئیشەڵە کارەکەتان گەورەتر بکەن یاخۆی لێسا ئەوە کافیە بۆ خۆت و ئەو چەند خاتوونە هەتا کارەکەتان زیاتر ئەناسرێت کارەکەتان زۆر ناسراوە. بەڵێ لە سەرەتای وەکو باسم کرد بەس خۆم بووم بەڵام دواتر کە ساڵ بە ساڵ هەوڵما ئیشەکە پەرە پێبە وا پێویستی ئەکرد کە بۆ منە بۆ ئەوی بەرهەمی زیاتر دروست بکەین چەند کەسێکی کەشم لەگەڵا بێ کە یارمەتی بن اینجا ئێمە هەم بەرهەمی جلی چنراومان هەیە ئەم بەرهەمی جلوبەرگی ئامادەکراومان هەیە کە بە قوماش ئەدورێت بۆیە بۆ ئەوانە زۆر قورس بوو بەتەنیا بتوانم بیکەم و کاتێکیش کە ئیشێک گەشە ئەکا بەتەنها زۆر سەختە بیکەیت ئەگەر بتەوێت زیاتر بڕاتە پێشە و بەرهەمی زیاتر هەبێ بێگومان پێویستە بۆیە دەستێکی یارمەتی هەبێت بۆی خۆشبەختانە چەند خاتونێکی تری دەزڕنگین هەر لەگەڵما ئیشەکەن هەم بۆ جلوبەرگی چنرا و هەم بۆ جل ئامادەکراوەکانش بۆ جۆرە زۆر باشە هەلی کاریش بۆ ئەوان ئەرەخسێنێ خۆشبەختانە ئەم ساڵ توانیمە ئەو تێمەندێش لە خۆمانە ببینمە کە توانیم یەکێک لە ئەمەنجەکانی من ئەوە بۆ بەڕاستی لە ئەوڵ ئیشەکەمە میز بیگەینمە ئاستێ کە هەلی کاریش بۆ خانمی تریش بەڕەخسێتاوەکو بتوانن ئیش زۆر بیرۆکەیەکی باشە. شوێنێکیان هەمیشە بۆ نەجانتا لەگەڵ جلوبەرگ شتێکی کەماڵەن ئەکسسوارات لە بەرنامەتان نیە بۆ نمونە ئەکسسوارەتیش زیاد بکەیت بۆ ئەم براندەی خۆت کاری لەسەر بکەیت ئەگەر توانیانی پێشتر کاری لەسەر کردبێ ئەکسسواراتیش پێشتر ئیشم لەسەر کردووە زۆر بواری ئیشی دەستم تاقی کردوەوە بەڵام طبعاً جانتاکان و جلەکان ئێستا هەمووی کۆمەڵە بەرەمێکی زۆرن لە ئێستاە کە من نتوانم تەنها جارێکە بەس ئەوانە دروست بکەم بەڵام ئیشەڵا لە پلانی بوونە 2 ساڵی داهاتوو 3 ساڵی داهاتوو ئەوان ئەتوانین ئەوەش دروست بکەین تاوکو هەموو بەرهەمێکمان هەبێت لەناو. زۆر باشە. لە ڕێگەی چێوە کارەکانتان ئەفرۆشن دوکانتانە یاخود هەر لە ڕێگەی ئەو پەیجێ کە حتا بە ناوی شوێنێەوە لە ئێستا تەنها بە ئۆنلاین ئیشەکەی هیچ دوکانی شوێنێکمان نییە بۆیە جارێکە تەنها بە ئۆنلاین ئیشەکەین و ئەستەکەین لە ئێستا ئەو باشترێکە. زۆر باشە. باسێکی ئەو مۆکە پەیجەکەت فۆلۆوەرسێکی زۆر ئەو ئەرکی قورسە بەڕێوەبردننی پێیج لە کاتێکا بۆ من تۆ بێ لە ڕۆژێکە چەند پۆستێک بکەیت جوابی چەند کۆمنت بیتەوە جوابی چەند مەسج بیتەوە ئەو کارێکی قورسە بەڕێوەبردننی پێیج هیچ کاتێک ئیشێکی ئاسانیە و کۆی ئەبینرێت بەتابێت بۆ یەکێکیش ئەگەر خۆی بەتەنها بەڕێوەی بەرێت من تا ئێستا نەمتوانێت بیەمە دەست هیچ کەسێک چونکە عادەتەن ئەو گفتوگۆیی کە تۆ لەگەڵ مشتەرەکان و کڕارەکان و بەکارێنەرەکان تایکی هیچ کەسێکە ناتوانێت ئەم مناقەشەیە دروست بکە بەنسبەت بەڕێوەبردننی پێیجەکەەوە ئاسانیە لە بڕێ من هەم ئیشەکە دروستەکەم هەم پێیجەکەش بەڕێوە ئەبم. یعنی ڕۆژی وا هەیە لاوانێ بڵم 4 بۆ 5 سەعات بەس لەسەر پێیجەکە کات بەسەر بم تا پۆست دروستەکەم کاپشنی پۆستەکان ئەنووسم ستۆری ئەبێ بەرداوام هەت بێ بۆ ئەوی بەرداوام بە ئەکتیڤی بمێنیتەوە اینجا دایمەن ئەو ئیشانشی کە پێشکەشێکی بەشێکە لەوەی کە خەڵک فۆڵۆ بکە کاریگەری زۆر داانێ من تاوەکو ینی من 4 ساڵی شەکاکەم هەتاوەکو مانگی 6 ئەم ساڵ 6,000 فۆلۆوەرسم هەبوو بەڵام بەتەنها لەم مدەی مانگی 6 بۆ مانگی 12ە توانیم بیگەینمە 14,000 فۆلۆوەرس کەمە ئیشێکی زۆر ئاسانیە بەڵام عادەتەن ئینسان کە ئەزمون وەرئەگرێت وردە باشتر ئەبێت ئەزانێت چۆن سەریعتر ئیش بکات. باشە کۆمەڵە ڤیدیۆی جوانم بینی ئەوام جلوبەرگوێنان ئەوانە چۆن دروست ئەکرێتە خۆت ئیشان لەسەرەکەیت
بڵێ ئەوانش هەر جلوبەرگەکانی خۆمە پێکەوە لەگەڵ جانتاکانمە بەیان پارچەیەک جلی خۆم بێ تەنسیقیەکەم فکری ڤیدۆکانیش زۆر جار ئینستاگرام ڤیدۆی زۆر زۆرتیا فکرەکانی لێ وەرەگرم ئیتر هەنێک کاتیش لە پڕێکە ها فکرێ بیرۆکێ شتێکت بۆیڵی بە ئەمە بکەم عادەتەن فکرەکان تا سادە بێ زیاترە چێتە ناو خەڵکەوە بۆی ئەوانش هەر خۆمەیان کەم باشە ئەو بەراندی جلوبەرگی خۆت کە ئێستا بڵێن بەتەمای ئیشەڵا ببێ بە بەراندێر زۆر چۆتە ناو خەڵکەوە هەر بەتەمانی بۆ نمونە بەراندەکە بۆ بە عەزی خەڵک لە ئێستاە زۆر زۆر حەزیان لە پۆشینی جلوبەرگی عەزیە چون بە حکمی بۆ ئەم پرسیارم کرد چونکە خۆت دایمە کێشەی ئەو خاتونانی کە باڵاپۆشن کێشی جلوبەرگیان هەیە ئەڵەن بۆ نمونە هەنێ جلوبەرێک لەگەڵ ستایلی ئێمە ڕنگ ناکەوێت بە حکمی بڵێن لەچکەکار ئێستا تۆ ئەوە جوان ڕێکە خستووە حەزەکەی بە باڵاپۆش حەز ئەکەی بۆ ئیش لەسەر ئەو کەسانی ترکەی بۆن ئەگەر باڵاپۆش نەبن زیاتر ئەو ئیشانی کە تۆ ئەیبینم زۆر جوان ڕێک ئەکەوێت لەگەڵ ئەو کەسانی کە لە چک ئێن بەسەریان یاخۆ باڵاپۆشن ئیش ئەەکەی لەسەر ئەو کەسانی کە بوونە باڵاپۆشیش نین بڵێ وایە خۆی زیاتر لەبەرەوەی من ستایلینگ بۆ جۆرێکە لە چک ئەەکەم بۆیە کەمتر جلوبەرگی کراوە دروست دەکەم لەبەرەوەی من جلەکان زیاتر خۆم لە بەریانەکەم و دایان ئەنێم ئەمەش ئەوە ناگەینێ بۆ نمونە ئێمە تەنها گرنگی بین بە حیجابەکان و ئەوانی کەنا بەڵام بەپێی تواناش ئەتوانین ئەو دیزاینانش دروستکەین کە بۆوانە گونجێ بەڵام خۆی ئەمێت لە ڕێگەی ئیشەکانیشمانی من پامێک بگەێنم شت نیە تۆ ئەگەر جلوبەرگێکی تەواو داپۆشاوت لە بەرابێ ئەم جلوبەرگەشخەنەبییت نا ئەکسە زۆر زۆر جوانە ئێسا من هیچ کێشەیەکم نییە بۆ نەگەر باڵاپۆشیش نەم ئەم جولانی تۆ لە بەرکەم چونکە هەر ینی ستایلەکە زۆر زۆر جوانە بەس هەمیشە کێشە ئیسە من خۆم کەسی نزیکی خۆم باڵاپۆشە مثلا ناتوانێت لە بازار هەموو جلێک بکرێت بەروی کە تۆ بڕیارەدا کە باڵاپۆشبی ناتوانانی هەموو جلێکیش لە بەرکەی مەڵمسە کێشەکەی تۆ نەبێ بە کێشە بڵین ئەم جلوبەرگی کە تۆ دیزاینت کردووە بۆ هەمان ئەو کەسانش کە باڵاپۆشن باڵاپۆشیژنی ئەتوانێت سوودی لێ ببێنن بەڵام بەستم لێ بۆ من ئەگەر ئەو کەسانی باڵاپۆش نەبن بۆ تو ستایلی تایبەتیان بۆ منال ماوەیەکی تر هاوینە زیاتر عەزیزی لەبەر ئەکرێ هەنێجلی کراوەتر لەبەر ئەکرێ بەڵێ خۆی عادەتەن کە فکری ئیشێکت بۆیات دایمەن ئەبێ لە کێشەیەکەوە یعنی ئەو فکرەیە دروست بێت چونکە ئەتەوێت تۆ بۆ فکرێت چارەسەری کێشەیەکی خەڵک بکەیت منیش خۆمێکێک بووم لەو کەسانی کە زۆر زۆر کێشەم لەگەڵ جۆری جلوبەرگەکان هەبوو کە ئیتر شوێنێکی هەبوو بەدڵی من نەبوو بۆ یا ڕەنگەکەی یا شێوازەکەی یا دوورینەکەی بۆی منیش بڕێرمە کاتێککە بزنسی جلەکەم دروست بکەم ئەتیمان بم بە دوو بەشێکیان هەبێت لەسەر تەڵەبی کەسەکە بێ بۆ منە حەسبکە بۆ جووری ئێوە بۆی بکەین بەشێکشانە بێ ئەو جلانەیە کە خۆم دیزاینانەکەم و یەکسەر دایانێن بەنسبەت جلوبەرگی کراوەشەوە ئەگەر بۆ نمونە لە هاوینیان هەر کاتێکی کە بێ ئێمە توانین بە هەمان شێوە ئەوش لەسەر تەڵەب بۆی بکەین و ئەو بە دیزایانی ئامادەکراویش ئەمان بێت ئەزی و ئەو بابەتانش ئیشاڵڵا بۆ هاوین هەر ئەمان بێت یانی ئێتیمامی شەین بۆ بەشە بۆ جۆرە زۆر باشە بزانام تا چەند سوودت ئێستا پێشەوە باسیەوەت کە کوت لێت یوتیوبەوە زۆر فکرە وەرگرتەوە بەڵام بە گۆڕانکارێکی ترەوە دامناوەتەوە کۆپیم نەکردووە ئیشەکە بزانام تا چەند سوودت لە ئەزمموی دیزاینەرانی بۆ نمونە بیانی وەرگرتووە ئەو کەسانی تر یاخود هاوڕێی دیزاینەرەکانە تا چەند بۆ نمونە ئاڵوگۆڕی ئیش ئەکەن لە ناو یەکتریا تا چەند سوودتان لە ئەزمموی یەکتری وەرگرتووە بەڵێ طبعا لەناو کوردستانە کاتێک کە تۆ باسی هاوپیشاکەی هەمووی بەڕکابی خۆی ئەزانێ بۆ منە کاتێ داوای یارمەتی لە هەنێک کەس ئەەکەی یاندا پرسیارێک هەیە یان ئەتەوێت سوود لە شتێکی ئەوەر بگریت هەنێجار ڕاستەکەیت پێ ناڵێ لە بەرۆی ئەو فکرێت چەسپی و لە مشکی هەموویانە ببوورە بەشێکی زۆری کا بۆن منە کاتێ باسی هاوپیشەیەکی خۆت کرا ئەڵێنەوە ڕکابەرم و نابێت تاو نابێ نە هیچ شتێکی لێوە بگرم نابێ ئیشەکانی بەجوان بزانم هەوڵای یارمەتی بە بەڵام منوەکو خۆم کاتێکە بۆن ونا هەرە هاوپیشێکی خۆم لە بواری دروستکردنی جانتاکەیان جلوبەرگیش بێت بەشی خۆی ینی توانیمە بیرروڕای خۆمی لەگەڵ ئاڵوگۆڕ بکەم بەڵام لە سەد هەمیشە هەر ناتوانانی بەڵام هەر زانیاری چەند بتوانم زانیاریان پێ بەخشم بەڵام کۆمەڵی هاوڕێی زۆر باشیشم هەیە
خۆشببختانە لەو ئیشەکەی خۆما ینی زۆر یارمەتی دەرن زۆر سەپۆرتی یەکتری ئەەکەین کاتێکە بۆ نشتێک غەڵت بێت یان بۆ نشتێک بە جۆرێک بێت کە بزانین کێشە دروستەکە بۆ ئیشەکە ئەگەداری یەکتری ئەەکەینەوە ئەم گیان یارمەتیشمان هەیە لەگەڵ زۆر باشە. شوێنێکیان لەگەڵ ئەوەیە چۆنی ئێستا بەداخەوە من کۆمەڵێکی زۆر لە ئەو خاتونانی کە کاری دیزین نەکەن هاتوونەتە ئەم بەرنامێ بە خۆشحاڵێ و هەمیشەکلی ئەوواکەن کە بۆ نمونە تو ئەم دیزین ئەم جانتا جوانت کردو ڕسمێکی ئەگریدای ئەنی سێرەکەی یەکێکی تر کەسێکی ترکە لە سەرەتای کارەکەیە یەت ئەم ڕسمەی تۆ بۆ نمونە پۆست دەکاتەوە لای خۆی لۆگەکەی تو ئەشارێتەوە بەداخەوە ئەنی لەگەڵ ئەوەیە چۆنی ئەو ئیشانت بەرامبەر کراوە. وڵی تا ئێستا ڕادێکی زۆر کەم ئەوم بەرەمەرگراوە بەڵام دیارە ئیشەکەی تۆ ناتوانێت لە بەرەوەی ئەزای چۆنە ئەزانێ گەربی بە هەنەجار ناتوانێت کۆ دروستکاتەوە شتێک کارتا بەکارێنم کە نتوانێت بەڵام پێشم خۆشیانی زۆر هاوپیشی خۆشمە لە باری دروستکردنی جانتایە چەند جار داوای ڤیددیۆی فەرکاریشیان کرد بەیان بۆ نشتێک بێ دروستیان کردەوە من هیچ مشکلەیەکم نییە لەگەڵ ئەوە من هەرە جار کێشم لەگەڵەوە هەیە ڕسمی جلەکانم کاتی گرم لە بەرئیانەکە لەسەر پرۆفایلی کەسەکان ئەیبینمەوە بۆ من تۆزە شتێکی ناخۆش ئەگیناوەکو ئەوەی کە بڵین ڕسمەکانیان بردەبیان لە پێنجی تردایان نەبێت و ڕوویەوە بەڵام زۆرکەم باشە. من شتێکی ئەو تۆم نەماوە شوێنێکیان ئەگەر خۆت حەز بکەی شتێک باس بکەی لە کۆتاییە. بەڵێ من زۆر سپاسی میواندارێتانەکەم هیوادارم و خانمێکی کووردا گەر سەلیقەیەکیان بە هەرێکی هەبێ بتوانێت لەخوای بەری پێبات و ئیشی خۆی دابمەزرێن چکە بەڕاستی زەمەنی ئێستا پێویستی بۆ کە هەمومان ئیش بکەین ینی ئەمە وەکو جارانیە بڵێن ئەگەر یەکەس لە خێزانەکە بێت تاو خێزان بەڕێوە چێت چونکە کێشەی ئێستای زۆری خەڵک لەگەڵ نەبوونی معاش و لەگەڵ نەبوونی دامەزراندن و ئەم کێشانەیە بەڵام ئەکەی ئەمە خۆمان چارەسەری بکەین خۆمان دەرفەت بە خۆمان بەرخسەین. سپاس شوێنێکیان ئەمڕۆمان دوومان کردی وای بەردەوامی بۆ خوازم ئیشەڵڵا لە کاری باشتر یەکتری بینینەوە. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ تۆش زۆر سپاس بۆ خات و شوێنە ئیبراهیم دیزاینەر کە ئەمڕۆ لای ئێمە میوان بوو. کسە باسماکە لەسەر تازەترین مۆدیلەکانی جانتا و جلوبەرێک بۆ ساڵی 2022 کە زۆرینیان دیزاینی خۆی بوون تا بەرنامەیەکی ترە شاد بن خواتان لەگەڵ.